هاوڵاتیانی بەڕێز هەڵسوڕاوان و لایەنگران و دۆستان و پشتیوانانی بزوتنەوەی گۆڕان هەموو کاتێکتان خۆشی بێ. لە پاش ئەوەی بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردننی 25 حوتە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا ڕۆژ بە ڕۆژ لایەنگرانی بزوتنەوەکەمان ڕووی لە زیابوون و گەورەبوونە. بەڕادەیە کە ئەمڕۆ بۆ دۆست و دوژمن دەرکەوتووە بزوتنەوەی گۆڕان یەکێکە لە لایەنە سەرەکیەکانی لە لایەنە سیاسی سەرەکیەکانی کوردستان کە فەرامۆژ ناکرێ. ئەم بەهێزبوون و گەورەبوونە کە بەلایەنگری و دڵسۆزی و حەماسەتی ئێوە پێکاتووە کارێکی کردووە هەندێک لایەن بەم لایەنگریە گەرمەی ئێوە قەڵز ببن و لە هەر سەرکەوتن و زیابوونێکی ئێوەدا خۆیان بە دۆڕاو بزانن. بۆیە ئەیانەوێ بە هەموو شێوەیەک بیانوو بۆ ئاژاوەنانەوە و دروستکردنی پشێوی و ئاڵۆزی بدۆزنەوە. لەم سۆنگەیەوە داواتان لێ یەکەم زۆر هوشیارانە ڕەفتار بکەن لە بەرامبەر ئیستیفزاز و پەڵبگرتنەکانیان ناخۆڕاگر بن هێمنی تەواوی خۆتان پارێزن. کارداوەنەوەی شخصیتان بۆ هیچ پێشێلکاری و هەڕەشە و بیانوگرتنێکی ئەوان نەبێ. تەنها بە شێوەیەکی یاسایی دەستگا پەیوەندیدارەکان و فەرمیەکانیان لێ ئاگار بکەنەوە. داواتان لێ یەکەم بە تەحەمل و بەسەبر بن بیان و بە هیچ کەس و لایەنێک من پرۆسەی مەدەنیانەی دیموکراسی پشێوێنێ کە بە دڵنیاییەوە بە قازانجی بزوتنەوەی گۆڕان و دۆڕانی هێزە نابەرپرسیارەکان کۆتایی دێت. من لە کاتێکە دەستی یەک بە یەکتان نەگوشم و سوپاسان ئەەکەم بۆ ئەو حەماسەت و گڕوتینەی بۆ سەرکەوتنی لیستی گۆڕان هەتانە داواتان لێ یەکەم هێمنی و ئارامی خۆتان بپارێزن و وەڵامی هیچ ئیستیفزازێک بە شێوەیەکی شخصی نەدەنەوە. بە شێوەیەکی شارستانیانە و مەدەنیانە بانگەشەی هەڵبژاردن بەڕێوە بەرن بیانوو بۆ ئەو کەسانە مەهێننەوە کە نەخشەی ئەمجاریان ئەوەیە بە ئاژاوەنانەوە و دروستکردنی پشێوی پرۆسەی هەڵبژاردن پەک بخەن. تەنها لە کەشێکی هێمن و ئازادا ئەتوانین سەرکەوتن بۆ خۆمان و داواکانی ئێوەم سۆگەر بکەین. دۆستان و لایەنگرانی بەرفراوانی لیستی گۆڕان لە هەر شوێیەک هەن و لە هەر شوێنێکی ئەم وڵاتەدا کارەکەن. هیوام گەورەیە کە ڕەفتار و کردەوەکانتان بەڵگەمێت بۆ ڕاستگۆیی داوا و بەڵێنەکانی لیستی گۆڕان. ڕەفتار و کردەوەکانتان نمونەیی بێت بە ئەخلاقێکی بەرزەوە بانگەشەی هەڵبژاردن بەڕێوە بەرن. لێرەوە داواتان لێ یەکەم لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە هێمنی و ئارامی خۆتان پارێزن، ڕێز لە لایەنگرانی لیستەکانی تر بگرن، پەیڕەوی یاساکان بکەن و هەر کەسێکیش دەستدرێژی و ڕەفتاری ناشایستەی بەرامبەرکردن دان بە خۆتانە بگرن و لایەنە پەیوەندیدارە فەرمیەکانی لێ ئاگار بکەنەوە. داواتان لێ یەکەم ڕێز لە یاساکانی هاتوچۆ بگرن و نەبنە هۆی دروستکردنی کێشە بۆ هاتوچۆکردنی خەڵک. ئەبێ هەمووتان وا دەرکەون کە بەڕاستی گۆڕانتان ئەوێ، سەروەری یاساتان ئەوێ، ڕێزگرتن و پاراستنی مافی هەموو کەسێکتان ئەوێ، تەنانەت ئەوانش کە لەگەڵ بیر و بۆچوونی ئێوەدا نین، چونکە ئەمانە داوا ڕاستەقینە و بەرنامە سەرەکیەکانی لیستی گۆڕانە کە ئێوە لایەنگریەکەن. دۆستان و لایەنگرانی گۆڕان مژدەتانە دەمێ سەرکەوتنی گەورە بەڕێوەیە کە بزوتنەوەکەمانەکە بە ڕقەمێکی گەورە هەم لە هاوکێشە سیاسیەکانی کوردستان و هەم لە هاوکێشە سیاسیەکانی عێراقا. بۆ پێشەوە بەرەو سەرکەوتنێکی گەورە و هەڵبژاردنێکی هێمن و دوور لە گرژی لە کۆتاییە بەخوای گەورەتان ئەسپێرم.